پرۆژەی نیشتەجێبوونی لانەستی لە قەزای کەلار ماوەی 4 ساڵە تەواو بووە و 3 ساڵیشە بەشداربووانی پرۆژەکە تێیدا نیشتەجێن. بەڵام تا ئێستا خزمەتگوزاریەکانی وەکو قوتابخانە و دایانگە و باخچە و ڕێڕەوی ئاوەڕۆیی بۆ تەواو نەکراوە کە ئەمەی کۆتایی بۆ تامەترسیەکی جددی لەسەر دانیشتوانی پرۆژەکە. خاوەنی یەکەکانیش نیگەرانن لەوەی کۆمپانیای جێبەجێکار بە تەواوی پشتگوێی خستون و نایەت بەدەم داواکاریەکانیان. ئەم پرۆژەیە سەرڕای ئەوەی 4 ساڵە تەواو بووە و 3 ساڵە ماڵی تیان نیشتەجێیە کۆمەڵێ گیر و گرفت و کێشەی ئەم خەڵکە هەیە تا ئێستا چارەسەر نەکراوە. بۆ نمونە تا ئێستا قوتابخانەی نییە ئەم گوندە، تا ئێستا دایانگەی نییە، تا ئێستا باخچەی ساوایانی نەکراوە. ئەمانە هەمووی لە عەقدەکەیە هەیە و لە پرۆژەکەیە هەیە. بۆیە وەبەرهێنان لایەنی معنیە کە بە دواداچن بۆ ئەم گرفتانە بکە تا ئێستا کەم تەرخەمی تیان نواندووە. گرفتی ئێمە لێرە ئەوەیە کۆمپانیا جوابی خەڵک ناداتەوە. کۆمپانیا ئیشەکەی بە نیۆ ناچڵ کردو و جێ هێشتووە و ڕۆیشتووە. ئجراعاتی معنیش لەلایەن حکوومەتەوە تا ئێستا وەکو پێویست نەبووە. گرفتی ئەم خەڵکە ئەوەیە باجی بینی کۆمپانیا و ئینەدا حکوومەت ئەدا. ئەم پرۆژە لە بیدایەوە کە دروست بوو لە سایت پلانەکە بە هەشتێک و بۆم خەڵکە پێشان خەڵکیاندا، بەڵام لەواقع ئەوەیە کە ئەیبینیت ئەم پرۆژە جێڵێ یعنی کۆمپانیەکە جێهێشتووە. وەکو جێهێشتووە نە ئامادەیە تەواویکە نە ئجراعات ئەکرێت بەرامبەری و یعنی ئێمە بەڕاستی وەکو دانیشتوان ینی داواکارین یانی تاکەی چاوەڕێی ئەم کۆمپانیا بکەین. حکوومەت خۆی ئجراعاتی تری هەیە، بۆچی مۆڵەتەکەی هەڵناوەشێنێتەوە؟ خۆی ئەو دەسەڵاتیان هەیە مۆڵەتەکەی هەڵوەشێنە و بەو پارەی کەمەوە ئیشەکان تەواوکە بە خەڵکەکان نەجاتی بێت لە مۆزە. 2 ڕۆژ پێش ئێستا تقریبان 3 ڕۆژ پێش ئێستا کێشەیەکی ئاومان دروست بوو، بۆڕی ئاومان تەقی ئەڕۆیتە دایرەی ئاو حەقی پێتۆ نییە. ئەوانیش بە پێی یاسا ناتوانن عیلاقیان بێ لەبەرەوە وەرنەگیراوەم پرۆژە. کۆمپانیا جێهێشتووە، مەجبور بووینە ماڵ بۆ ماڵ لە دەرگای هەموو ماڵەکانماندا پارەمان کۆ کردێتەوە، خۆمان چوینە وەستامان هاوردە، کریەکاریان هاوردە، چەند کەسێتر هەڵسان بەم کارە وەستا و کریەکار و ئەشیا و موادیان هاوردە نزیک 500-600 هزار دینارمان سەرف کردە. بەپی بە دوواداچوونەکانی پەیام بەهۆی ئەوەی پرۆژەکە قەرزی سندوقی یەکەی نیشتەجێبوون دەیگرێتەوە دەبێت حکوومەت هەڵبسێت بە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان. بەڵام کۆمپانیا بەو هۆکارە و حکوومەتیش بە بیانووی قەیرانی دارایی خۆیان بێبەری کردووە لە پرۆژەکە. بەڕێوەبەری وەبەرهێنانی گەرمیانیش دەڵێت حکوومەت لە ئێستادا ناتوانێت ئەو خزمەتگوزاریانە ئەنجام بدات. لە پرۆژاتی استثماریە دوو شێوازی پرۆژەمان هەیە بە شێوەیە کە لۆکۆستەکان باز بکرێت. ئەو پرۆژانەی کە مەشغول بە سندوقی نیشتەجێبوون خەدەماتی دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەت لەبەرەوە نرخەکەی بە شێوەیەکی کەم بکەوێت و بنەبێتە بەرگرانی بۆ سەر هاوڵاتیان. ئێستا لەم حاڵەتەیە کە ئێمە وەکو لانەستی ئەو کێشەیەمان هەیە، ئایا مستەسمر ئەو پرۆژەیە وەکو سندوقی نیشتەجێبوون ئەگەر قبول بکە دەبێت ئەو حکوومەت یان لایەنە پەیوەندیدارەکان ئەو خەدەماتانی کە ماوەتەوە وەکو قوتابخانەیە دایانگەیان ڕەوزەیەک کە لە ناو پرۆژەکە دروست بکرێت. ئەگەر بە پێچەوانەوە بێت ئەو کاتە شێوازی ئەقساتەکانیشی ئەگۆڕێ پێویستە مستەسمر دروستی بکە. بەڵام ئێستا ئێمە لەگەڵەوەی لەگەڵ مستەسمر قسەمان کردووە، نووسراویشمان بۆ پەروەردەی گەرمیان کردووە، سایت پلانمان لە مستەسمر وەرگرتووە کە ئامادەیە و مەکتەبەیە دروست بکە گەر بە شێوەی خۆبەخشیش بووە بۆ بتوانێت بکەوێتە خزمەتی هاوڵاتیانەوە. پرۆژەی لانەستی پێک دێت لە 330 یەکەی نیشتەجێبوون و دەکەوێتە باکووری قەزای کەلارەوە. بەشێکی زۆری خانووەکان ماڵیان تێدایە و لەبەر پێویستی و دووری پرۆژەکە لە ناوەندی شار بەشداربووان ناچار بوون لەسەر ئەرکی خۆیان بە کابینە قوتابخانە دروست بکەن و بەشێکی کەم و کورتیەکانی پرۆژەکە چارەسەر بکەن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.